وڵا زان و خۆشەویستانمان بە درێژایی مێژووی کورد زۆرێک ئەرشیف و زۆرێک بابەتی زۆر گرنگە بوون کە بۆیەوەی کە کۆنەکراونەتەوە بەجۆ لە جۆرەکان لە ناو چوون یاخونەوەی داهات و پێیان ئاشنا نەبووە ئەرشیفی زۆر گەورە نووسرا و دەستنووسی گەورە بەڵام خۆشبەختانە لە نێو کۆمەڵی دادگەریدا بەشی ئەزمون و ڕوانگە هەیە ئەم بەشە هەڵدەسێت بە کۆکردنەوەی ئەو ئەرشیفانەی کە لە ڕابردوودا کەسانێکی زۆر دڵسۆز تێدا ئەنجامیان داوە لە بابەتی بڵاوکراوە لە بابەتی ڕۆژنامە لە بابەتی هەر شتێک کە پێوەست بە مێژوویەکی گرنگی ئەم میلەتەوە بێت بە تایبەتی تر لە سەر ڕابوونی ئیسلامی لە ئێستادا لە مای ڕابردوودا بەڕێز کاک ئارام عەلی سەعید هەستا بە کۆکردنەوەی ڕۆژنامەی یەکبوون کە تیایدا چەندین کەسایەتی تێدا لەو ڕۆژنامەیەدا بەشدار بوون و ئەمە بابەتێکی زۆر گرنگە و نەوەی ئێساپی ئاشنا دەبێت کە سەردەمانێک ستافێکی زۆر بەڕێز و ماندوو ناسانە خەریکی ئەم ڕۆژنامەیە بوون و بڵاوکراوەکانی ئەم ڕۆژنامەیە دووبارە زیندووە کرێتەوە ئەو ئەرشیف و کۆکراوانە لە ناو ناچێت بۆیە ئەهمیەت و گەورەیەکی زۆر گرنگە کە تیایدا بەڕێزیان وەک لەم کتێبەدا دیارە هەمووی کۆکردوێتەوە و هەموو ڕۆژنامەکەی کەوەی کە هەبووە لەم کتێبە زانستێدا دایناوە ئەمە گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک ئارام عەلی سەعید سەبارەت بەم ڕۆژنامەی و کۆکردنەوەی ئەم بابەتەوە گرنگی ئەم جۆرە کارانە لە نێو ئەزمون و ڕوانگە گفتوگۆ دەکەین ماوەسەگیان زۆر بەخێر ماشەڵڵاوە گەورەوەیە لەش ساغ بێخوا ماوەسامە چەندی پێچوو کات تا هەستای بە کۆکردنەوەی هەموو ئەم ڕۆژنامە دواتر باز لە گرنگی و بابەتەکانی و ڕۆژنامەکە دەکەین بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بیدەرەکانتان و دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ئەم بەرنامەیەوە ئەو بڕگە ڕەنگا و ڕەنگ و جیاوازانەی کە لەم شاشە جوانەی پەیامەوە بەیانیان لە بەرنامەی پەیامی ڕۆژا پێشکەشیەکەن ئەم ڕۆژنامەیە بێگومان هەوڵی نووسین تۆزەیەک هەوڵێکی قورس و بەدواداچوونێوێ نزیکەی 2 ساڵ و نیو پێچووەتەوە ئەم ڕۆژنامانەم کۆ کردوێتەوە هەڵبەت تەنها ئەمە کۆکردنەوەش نییە بەڵکو لەبەرەوەی کە ئیشەکە بۆ ئایندەیەوە بۆ نەوەی ئایندەیەوە بۆ توێژینەوەیە هەوڵمانداوە لە ڕووی مێژویەوە ساختکردنەوەیکی وردی بۆ بکەین بۆی کاتێک هەر توێژێرێک ویستی ئیش لەسەر ڕۆژنامەی ڕێگای یەکبوون کە کارەکانی بۆ ئاسان بێت و زۆر وردەکاریمان لە کۆڵی توێژەران و ئەکادیمیەکان کردوتەوە کە لە پێشێکەکەیەتی ئیتر پێویست ناکاون دەبە دوواداچووکە مەگەر لەسەر ناوەڕۆکی بابەتەکان بەڵام وەکو ئەوەی کە لە ڕووی ستافی ئیداری و کارگێڕیەوە لە ڕووی گوتاری سیاسی و حیزبیەوە و ماجەرای دەرکردنی ڕۆژنامەکە لە ساختکردنەوە زانستیەکە خراوەتە ڕوو زۆر باشە باس لە ڕێگای یەکبوون کەی ڕێگای یەکبوون تایبەتمەندی چیە بە تایبەتی کە باس لەوە دەکرێت زمان حاڵی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی کوردستان بۆ لە عێراق بەڵێ بێگومان ڕێگای یەکبوون ئەگەر ئێمە وەکو عمقی مێژووی باسیکەین درێژکراوەی 2 ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی و ڕۆژنامەی ڕاپەڕینە کە لە ئەنجامی یەکگرتنی 2 هێزی سیاسی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی دەرچوو ئەو کاتی کە ئەم 2 هێزە یەک ئەگرن قەدەرەن وایە بێ کە هەردوو مەکتەبی ڕاگەیانەکانیش دانیشن بۆی تێکەڵ ئاوێتە بن تێکەڵ بن مەکتەبەکان ڕۆژنامەی بزوتنەوە ژمارە 43 دەرچووە ڕۆژنامەی ڕاپەڕینیش 43 ڕاستەوە خۆ بەرپرسی هەردوو مەکتەبەکە کە کۆ بنەوە قەرارێن لە 44ەوە دەست پێ بکەن ژمارە 44 دەرەکەن ئیتر ئەم ڕۆژنامەیە کە لە ئابی 1990 ئەیلولی 2001 دەرچووە تایبەتمەندی ناوەڕۆکی باسکی لە قۆناغێکی هەستیارە بووە چکە بەڕاستی ڕووداوەکان کە لە کۆتایی 2000ەکانە بۆ لەو قۆناغانەدا بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز و دواتر ڕوودانی 11 سپتەمبەر و ئەوانەی عنی کۆمەڵێک ڕووداوی کاریگەر و پڕگۆڕانکاری ڕوویاوە ئەم ڕۆژنامەیە کۆمەڵی هەواڵ و راپۆرت و ریپۆرتاژ و بەدواداچوون و گفتوگۆ و دیمانەی جیاوازی تایەوە بابەتی فکری ڕۆشنبیری تایە ئەمە تایبەتمەندی وەکو ناوەڕۆک وەکو لایەنی ڕۆژنامەوانیەکەشی ڕۆژنەیەکێکە لە ڕۆژنامانەی کە لە تەمەنی خۆیان 54 ژمارەی لە 2 قۆناغی جیاوازە لێ دەرچووە کە ئەم 54 ژمارەیە بە 2 ستافی جیاواز دەریان کردو ناوەکەی بۆچی گەڕێتەوە بەڵێ ناوەکەی ڕێگای یەکبوون ئەو 2 هێزە سیاسیە کە وەک باسم کرد یەکیان گرتووە ناوی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بووە ئیتر ئەو کاتانە بۆ نمونە کەسێکی وەکو مامۆستا مەلا محەمەدی بامۆکی لە ئەنجومەنی شورای
حیزب پێشنیارەکە بە ئاەتێکی قورئانی ئاماژەی پێیەکا کە ڕێگایەکی ڕاست و ڕێگای یەکبوون ڕێگایەکی دروستە و قەناعەت بە ئەندامانی شوراکە کە مناقەشە و جەدەلێکیانە بێ لەسەر ناوەکە ناوێنێن ڕێگای ناوەکەش لەسەرەوە بنیاتن بەڵێ لەسەرەوە بنیاد نرا و دواتر هەموو لایەک کۆک بوون لەسەری چکە حیزبەکەش ناوی یەکبوون بووە مۆدێلی ڕۆژنامە نووسی ئێمە بەشێکی زۆری ڕۆژنامەکان هەڵگری ناوی حیزبە سیاسیەکانیان بوون بەشێکیان ناوێکی جیاوازیان بۆ ئەمیش ناوی حیزبەکەی بۆ چۆن بزوتنەوەی ئیسلامی هەڵگری ناوی بزوتنەوە بۆ ڕاپەڕین بزوتنەوەی ڕاپەڕین ڕۆژنامەی حیزبەکانی تریش بە هەماشەوە ئەمیش هەڵگری ئەو ناوە بۆ کە حیزبەکەی پێناسراوە. باست لەوە کرد کە تیایدا ئەو حیزبە لەو سەردەمەدا لەو ململانێ و کێشمەی کە بوونی هەبوو کاریگەی نەکردە سەر ڕۆژنامەکە بە جۆ لە جۆرەکان ئەرکەکە قورسن نەبوو دووست تاڤەستێ بەوەی کە ڕۆژنامەیەک دەربکەن لە کاتێکدا پێشتوانێ هەریەکەیان بەسەر بەخۆ بە جۆ لە جۆرەکان ئیشەکانی ڕاپەڕاند بێ. لە ڕاستیە هەندێکش باسەیە بریتە یا بڵێن کولانەوەی برینە ئەم حیزبە سیاسیە لە ماوەی ساڵێک و ئەوەندا کە ئەنجامی دوو حیزبە یەکگرتنی دوو حیزبە دروست و کۆمەڵێ ململانێ و کێشی ناوخۆیی تیا بوو کۆمەڵێ بەریەکەوتنی تیا بوو بەریەکەوتنەکان هەرچەند بەریەکەوتنی فیزیکی نەبوو تەنها ململانێ و سارد و سڕیە بوو لە نێوان دوو ستافی جیاوازە کە لەو حیزبە بەداخەوە یعنی کۆک نەبوون بەڵام ڕۆژنامەکەش بە هەمان شێوە دابەش بوو لە قۆناغی یەکەمیا کە دەرچوو کۆی هەمووی یەکدەنگ بوون لەسەری بەڵام دوای ئەوەی کە کێشە و ململانیەکان گەورە ئەبێت و هەندێک دوورکەوتنەوە دروسە بێ قۆناغی دووەمی دەستپێکە کە ستافێکی تر دەریەکەن هەروکو چۆن لە ستافی یەکەما خاوەن ئیمتیاز و سەر و بەڕێوەبەری نووسین و دەستەی نووسەرانێ بە هەمان شێوە جیاواز لە قۆناغی یەکەم ستافێکی تر دەریەکە بەڵام ئێمە لێرە کارێکی گرنگمان کرد هاتین تەجاوزی ئەو جیاوازیانەمان کرد و ئەم ڕۆژنامەیەمان کرد بە یەکێک چکە دوجار مێژوویە کە هەمومانی تێدا بین ئەبێ هەمومان بەرپرسیاریش بین بەلایەنە ئەرێنی و نەرێنیەکانیش. بەڵام سارە بەڕاستی کۆکردنەوەی بابەتێکی لەم شێوازە ئەتوانین بڵێن کارێکی قورسە هەین تۆ بێ هەموو ئەو چاپانی لێ بەدەست بهێنی پاشان کۆی بکەیتەوە لە دووچێک کتێبێکدا وەکو توێژەرێک چەندێک سەختیتان بینی لە کۆکردنەوەی ئەم بابەتانە و کۆکردنەوەی ئەزموونی کە پێشتر هەبووە؟ خۆی لە ڕاستیە ئێمە ئێستا ئەوەندەی گرنگە قسە لەسەر ئەوە بکەین کە کۆکردنەوەی ئەمە چ بایەخێکیە بۆ ئێستا لەوانەیە ناوەڕۆکەکانی بۆ ئێمە زۆر ئێکسال جێگەی باز نەبێت لەم بەرنامەیە کە کاتێکی کەمان لە بەردەمایە ئەم ڕۆژنامەیە ئێمە کە یەکێکە لە بەڵگەنامەکان یا پێوتی ئەدەبیاتی ڕۆژنامە نووسی ئیسلامی لە باشووری کوردستان کە ساغمان کردوێتەوە سیاسەتی کۆمەڵەوە بەش لە ڕێی بەشی ئەزمون و ڕوانگەوە بۆ شێوەیە کە ئیش لەسەر ئەو بابەتانە بکە ژمارەیەکی زۆری ساخ کردوێتەوە ئەمە ژمارە دەی کتێبی بەشی ئەزمون و ڕوانگە یای دوایین ژمارە دەیە تایسا زیگەی دە کتێبمان ساخ کردوێتەوە یا بڵین ڕۆژنامە گۆڤارمان ساخ کردوێتەوە سەختیەکەی لەوایە لە ڕووی تەکنیکی وە سەختی تایە کە چۆن ئەم ڕۆژنامانە پاک ئەکرێتەوە و کۆ ئەکرێتەوە و دەست ئەکەوێ بەڕاستی لە ڕووی تەکنیکەوە کێشەیەکی زۆرمان هەبوو ئەمجا لە ڕوویەکی ترەوە ساخکردنەوەی ئەمانە گەڕان و پشکنین بەناو لاپەڕەکانەوە نووسینی کۆی ناونیشانی بابەتەکان بە هەواڵ و راپۆرتە هەواڵ و ریپۆرتاژ و وتار و کورتە بابەت و بابەتی ڕۆشنبیری و فکری و زانستی و مێژیەوە هەموو ناوی نووسەرەکانی لە ئاستی بنووسی و ناوی جاری وایە خوازرا و مستعارە ساغیەکەیتەوە ئەبێ بگەڕێ جاری وایە پرۆژێک پێ ئەچێت تا چەند کەسێک ئەدۆزیتەوە بە چەند دەماودەمی تر ئەم ناوە کێ لە ئەستا کێ بووە ئەگەڕێتەوە بۆ لای ستافەکەی یەکێک لە خاڵە گرنگەکانی تریەوەیە کە ئەم ڕۆژنامەیە سەختی کۆکردنەوەکەی لەوایە هەموو ئەو بەڕێزانەی کە کاریان تیا کردووە سڵ ئەکەنەوە لە نووسینەوەی مێژووە مەترسی و مەخاوفیان هەیە زۆر جا زانیاریەکان وەکو پێویست نییە یا تۆ زانیاری لە کەسێکی تر وەرەگریت ئەبێت تحقیقی تیا هۆکاری و ترسە چییە؟ هۆکاری ترسەکە بوونی ئەو بێمتمانەییە بۆ زۆر جار بە یەکتری و بەشێکیشی بەداخەوە ئێسا میدیایەک پێیا بۆ کە پێڵەن میدیای زرد یا بڵێن چەند ساڵ هەیە بۆ لە ڕابردووشە یعنی ئیش لەسەر ئەوەکە کەلیمەیەک وشەیەک ڕستەیەک پەرەگرافێک تایتڵ و ناونیشانێک وەرەگرێ پێش و دوای لابەت و ناوەڕاستەکەی بەشێکی وەرەگرێ بۆ تەرویج پێدانی لە تۆڕە کۆمەڵایەتێکە و لە مناو لە هەموو مەترسیەوەیان چکە دوجار ئەم معلوماتانە ئێمە کۆیەکەینەوە تۆمارەکرێ ئەم بە دەنگەم بە ڕەنگ
ئەو کەسانە بەشێکیان مەترسیانە بووە بەڵام ئیتر کاتێک سوپاس بۆ خوا کە ئەبینن متمانیان بە ئیشەکەی ئێمە هەیە و لە ڕێگەی پەیوەندی کۆمەڵایەتی خۆمان و هاوڕێیەتی دێرین و نوێشەوە یعنی ئێمە توانیمانەوە بەشێکی ئاسان بۆ بمان و زانیاریەکان کۆبکەینەوە و بێ بە مەحتەوە و ناوەڕۆکی یا بڵێن بێ جەوهری ئەو پێشێکی زانستی کە لە چەند لاپەڕەیەکی پێشووی کتێبەکەدایە. بەڵێ مام سارەمەما ئەم ڕۆژنامەیە هەفتانە بوو و بابەتەکانی تەنها سیاسی و یان بابەتی ئاینی و فکری و کۆمەڵشتی تیکەشی تێدا بوو. ئەم ڕۆژنامەیە سەرەتا بە شێوەی 2 هەفتە جارێ دەرچووە تقریبا تاوەکو زیاد لە 10 ژمارەی 2 هەفتە جارێەوە بەڵام دوایی وردەکە حیزب کەوتوتە سەرپەی خۆی و بودجەی جێگیر بوو و ستافەکەی جێگیر بوو هەچەند لە سلێمانی و هەولێر و هەڵەبجە دەرچووە لە قۆناغی یەکەما قۆناغی دووەم تەنها لە هەڵەبجە دەرچووە. ئەم ڕۆژنامەیە بە شێوەیەکی گشتی بۆ بە هەفتانە لە تەمەنی خۆیان ئاماژە شمپیا 54 ژماری لێ دەرچووە قۆناغی یەکەمی لە ژمارە 44ەوە بۆ 74 قۆناغی دووەمی ژمارە 75 بۆ 97 ئەوانی لێ دەرچووە لەسەر هەمان زنجیرەی ژمارەی ڕۆژنامەکانی پێشووی خۆیان. ئەو سارم تا سنووری کوێ ڕۆشتۆم ڕۆژنامەیە ئەو سەردەما هەل لە دەوروبەری هەڵەبجەیان ئەو کاتانە زیاتر بەڕێستان ئەزانن وەکو ئێستا یعنی هەندێک شت پێشکەوتو نەبووە یعنی مندوو بوو خابێ بیگەێنێەوە پۆستوانەوێ بەخێرایی بەڵام لە ڕێگەی بارەگاکانی بزوتنەوە یەکبوونی ئیسلامیەوە لە هەر شوێنێ بارەگایان هەبوو بێ ڕۆژنامەکە لەوێ بوونی هەبووە یعنی گەیشتۆتە ئەو شوێنە کاتێکش بەراوردێکی لە ڕووی تەکنەلۆژیەوە یعنی پێشکەوتنێکی تایە بۆ ئەوشم باس کردایە یعنی ئەم بە کۆمپیوتەر بابەتەکانی نووسراوەوە دیقەکانی باشترە ئەندازەیەک یانی پێشکەوتوترە بە بەراورد لەگەڵ ڕۆژنامەکانی پێشوی خۆیان. مامۆستا گەبگەڕینەوە بۆ ئەزمونە ئەو کەسانی کە کاریان لە ڕۆژنامەکەیان کردووە چ ڕۆژنامەنووسەکان کادرەکان سەرنووسری گۆڤارەکە ئەوان چ ڕۆڵێکیان هەبووە لەو قۆناغانی کە گۆڤارە ڕۆژنامەکەی تێدا دەرچووە و ئەتوانین بۆ ئێستا چ سوودەلی و ئەزمونەوە بگرین. لە ڕاستیە هەموویان دەوری باشیان بینیوە بە حکمی ئەوە بە تایبەتی لە قۆناغی یەکەمە حەماسەتێکی قوڵ هەبوو بۆ یەکبوون و حەزێک بووە ئارەزوو هەبووە تامەزرۆیەکەەوە بە نووسینەکانی شەوە دیارە و ستافێکی کەمیشی هەیە یعنی تۆ سەیری ستافەکە ئەەکەی بە تایبەتی لە قۆناغی یەکەمیشا دووەمی شەروایە سەر بەڕێوەبەری نووسین چەند کارمەندێکی کەم هەبووە بە هەمویان ئەم ڕۆژنامەیان دەرکردووە. سەرباری ئەوەش لەو قۆناغانە تا بەڕێسانەزان هەمیشە حیزبی ئیسلامی قەیرانی دارایی هەبووە بەڵام ئەمان توانیویان ئەم ڕۆژنامەیە دەربکەن زۆر جار حکایەتەکانی خۆشیان باسەکەن تەنانە لە نان خواردنێکە کە نانیان خواردبێت چوون لە هەولێر چاپیان کرۆ هێنایەتەوە بۆ سلێمانی بۆ نمونە لەسەر نان خواردنێک محاسبە کراون هەندێکیان لەبەرەوەی کە تێچوونی کەمتێکە نانێکی بەسیت یعنی ئەوەی کە ئەوان باسیەکەن ئێستا لای ئێمە نانێکی بەسیتە لەو کاتا ئەوەش نەبووە بە شتێکی سەرەتایی بەڕێیان کرۆ دەریان کردەوە چکە مەسەلەی ئامادەی ڕۆحیتیا وەکو غەزایەکی ڕۆحی و فکری ئەمانە کاریگەری هەبووە لە ناو ڕۆژنامەکەدا بە تایبەتی ئێستا لە ژمارە یەکوانە ژمارە عەفو 44 و 45 بەشێکی زۆر لە بابەتەکانی ڕنگدانەوەی ئەوەی پێوەیە کە حماسەتێک بۆ بزوتنەوە یەکبوون هەبوو ئەم ڕۆژنامەیە کاریگەریە بێت یعنی تر کە سەیری بابەتەکانەکەی سایکۆلۆژیەتی نووسەرەکانی ژۆگوتاری ڕۆژنامەکە و حیزب سیاسیەکەش بە بابەتەکانەوە دیارە. کاتە لە دوو قۆناغەکەشدا جیاوازێکی زۆر بە نووسینەکانەوە ڕەنگە دیار بەڵێ لە هەردوو قۆناغە کاتیایەتی لەوانەیە زۆر جار ڕەخنەیەوە بگیرێت کە بازەوە بکرێ بۆ ئەم ڕۆژنامەیە بابەتی تایە بابەتی سادەوەی بەڵام ئێمە بابەتەکان بە عقلێت و بیرکردنەوەی ئێستا هەڵی سنگێنین بێگومان سادەیە بەڵام بۆ سەردەمانە بووە خوێنەری بووە خەڵەکە بووە زانیوێتی بەیانی ڕۆژنامەکە دەرەچێت شەو خەوی لێ نەکەوتووە لە خۆشیە چۆن بەیانی بچێت نوسخەی وەرگێ و بیخوێنێتەوە و یعنی ئێستش چەند کەسێک کە پەیوەندیم پێوە کردون بۆ ئەو ڕۆژنامەی ڕاستە بە سەختی من کۆم کردەوە بەس هەیان بووە هەموو هینەکانی کۆکردەوە ژمارەکان تەنانە لە شوێنێک تۆزێک دڕاوێ بە تیپ و بە هین چاکی بە کەتیرە و بە ئەوە چاکی کردوێتەوە بۆی بمێنێتەوە و بەردەوام بێیانی دوایش لی وەرگرتومە تۆ کەسکانەرم کردووە لێرەوە جێگەی خۆیەتی سوپاسی ئەو بە ڕێزانە بکەم کە هاوکاری منیان کردووە
بە تایبەتی لە هەردوو قۆناغەکە کە سەخاوەتمەندانە ڕۆژنامەکان ئەخسۆتە بەردەستمویشم لەسەر کردووە. بەڵێ لەو سەردەمەدا خەڵکی زۆر ئومێدیان هەبووە بەم یەکبوونەوە وەک دیارە لە یەکەم لاپەڕی دوای ئەوەی کە یەکبوون ئەلانەکرد لە یەکەم ڕۆژنامەیاندا زۆر جەختیان لەسەر یەکبوون و یەکریزیان کردوتەوە نووسەران و کەسایەتیانی دیاری کوردستانیان دواندۆ سەبارەت بەم یەکبوونە. ئەمە تا چەند گرنگ بوو ئەو حیزبە و بۆ قۆناغی ئەوان لەو کاتەدا؟ بێگومانەوە ئەوەی بەڕێز باسیەکەی ڕیپۆرتاژێکە وابزانم ژمارەیە 44 44 تایەتی زۆربەی کەسە دیارەکانی حیزبە سیاسیەکان و نخبەی ڕۆشنبیر و مامۆسایانی ئاینی قسەیان تیا کرد و هەمووی خۆشحاڵ بووە. بێگومان چکە ئەسڵ وەکو باس ئەکرێەوە هەموو زانایانیش باسیەکەن ئەسڵ لە دینە بریتێ لە یەکبوون و وەحدەت و برایەتی بە تایبەتی لە مەجالی عەقیدە و بیر و باوەڕ ئەمە کاریگەری هەبوو. ئەو کەسانە هەموو بە حەماسەتەوە و بە شێوەیەکی گەشتبینانە و دڵخۆشکەرانە لەم یەکبوونیان ڕوانیوە. بێگومان ئاهەنگێکی گەورەش ڕووماڵی ئاهەنگە گەورەکەی تایە کە لە هەڵەبجا کرا دوای ئەوەی کە بزوتنەوەی یەکبوون ڕاگەیەنراوە پەیامەکانی بەڕێزان ڕابەری گشتی و جێگەری ڕابەری گشتی کە لەو کاتانەدا هەیان بۆ یەکبوونەکە لە لاپەڕەیەکی ژمارە 44 تایەتی. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە، ئێمە کارێکمان کردووە بۆ خوێنەر و بۆ توێژەر و بۆ ئەوانەی ئەکادیمین هەموو ئەمانەی باس ئەکرێت لە ناوەڕۆکە هەرچی ڕووی داوە بەڵام ئەوان ئەتوانن دوجار خۆیان قەرار بن ئیشی لەسەر کرد. ئێمە ئەوانمان لەوە ڕزگار کردووە کە بڕۆن کتێبخانە بە کتێبخانە و ماڵ بە ماڵ بگەڕێن و کۆی کەنەوە بە دوایە بچن و کەسەکان ببینن. ئێمە هەموو ئەم کارە ئاسانیەمان وەکو بەشی ئەزمون و ڕوانگە بۆ کردوون. ئەمە جێگای دڵخۆشیە چکە دوجار بۆ خۆی ئەمە لە ئایندا لەوانێ 15 بۆ 20 ساڵی تر ئەمە باە خەمێژوویەکەی وە گرنگیەکەی دەربکەوێت کە خەڵک ئەزانن چەند ئەمە گرنگیەکی مێژووی هەبوو بۆ ئەوەی کە کار ئاسانی بکە بۆ قۆناغێکی دیاریکراوە هەم بۆ مێژووی بزافی ڕزگاری خوازی کوردی و بۆ مێژووی بزوتنەوەکەوە بۆ ئەو شێوازی گوتاری کە هەی بووە. بەڕێزت پرس بابەتی پەروەردەی و ئاینیت باس کرد. بەڵێ ڕۆژنامەکە ڕۆژنامێکی ئیسلامی بۆ هەڵگری پەیامی پەروەردەی و بانخوازی و ئەدەبی و مێژووی و زانستی و سیاسی بووە. بەڵام ئیتر هەڵکشان و داکشانی هەبووە بەپێی ژمارەکانی و قۆناغ و سەردەمەکەی. مامۆستا ئێوە بۆ ناساندنی ئەم توێژینەوەی و ئەم کۆکردنەوەی ئەم ڕۆژنامەیە مەراسیم یەکتان ئەنجامدا. جی سەرنج بوو لە مەراسیمەکەدا زۆرێک لەوانەی کە لەم ڕۆژنامەیە کاریان کردو وەختی خۆی ئێستا پەرشوپڵاون. تۆ توانیت لەو مەراسیمەیە کۆیان بکەیتەوە. ئەمە توان بڵێم شێوەیەکی جوان بوو بەخشی بە مەراسیمەکە بۆی دەنگ و ڕەنگە جیاوازەکان ئەگەر ڕاستە پێشتر لە بازنەیە کاکۆبوونەوە کە ناوی یەک بوونە بەڵام ێستا هەرێکیان و لە ڕەنگە لایەنێک لە شوێنێکدا کارکەن کە قورس کە کۆیان بکەیتەوە. ئەم مەراسیمە چی ئەگەیان لایتەوە تا چەندێکی دڵخۆشی بوو بەشکردنی ئەم ئەزمونە؟ من وتم ئەگەر سیاسیەکان یا ئەو بەڕێزانەی کە پێکەوە نەیانتوانی تەبابن و کۆگ نەبوون و بەداخەوە هەندێک هەلو مەرج کاریگەری هەبوو لە سەریان و یەکبوونەکە لەوانەیە لەسەر ئەساسێکی پتە و بیر و باوەڕێکی قایم دروست نەکەوت تۆزێ پەلەپەل و خێرایی تیا بوو. ئەگەر ئەوان ئەویان نەکردوێ با ئێمە وەکو نخبەی ڕۆشنبیر و نووسەران و ڕۆژنامەنووسان ئەم یەکبوونە بکەین. لەوانەیە بەڕێزت لەوێ بە سوپاسەوە خۆت مناسەبەکەت بەڕێوە بر لەوێ تێبینی ئەوەت کردبێت تەنانە زۆر جار لە قسەکانە خەریب و تەشەنوجانی لەو کاتانە دوای چەند دوای 27 ساڵ 26 ساڵ چارەکە سەدەیەک خەریب و ناکۆچی دروستە بوو. بەڵام ئێمە هاتین ئەم برایەتێمان کرد کە ئەسڵیش ئەوەیە یعنی هەتاکەی ئێمە هەر دووربین لە یەک بەیەکەوە نەبین پشت بکەینە یەک نەتوانین لەسەر مێزی گفتو بۆ ناکۆکیەکانمان چارەسەرکەین هیچێکە ینی مناسبەیەک ئێمە نەتوانین جاری وایە لە پرسەی هەموو ئازیز و کەسە نزیکەکانمانە هاوڕێکانمانە کۆبینەوە لە مزگەوتێکە هەمومان گوێمان لە ئاەتەکانی خوددا گرت و فاتحانێرین بۆ مردووەکە. ئەی بۆچی نەتوانین هەتاوەکو زیندوین بە یەکەوە کۆبی بێگومان. ماوەستا ئارام ئەم ڕۆژنامەیە قۆناغێکی هەبووە مثلەن شوێنێکی هەبوو وردە و دەبەرەوە پاشەکشێ بڕوا و لاوازی بەخۆی ببینی وەک جەنابەت ئاگاداری بوو و سەرجەمی سێر کردووە؟ وەڵام کاکدانیار من ئەگەر لەو شتانە وردە ڕەخلەم تیا باس کردووە ئەندازەیەک لە بۆ کوتێژەرێک حکومم تیاداوە بێگومان لەم قۆناغا هەیە ئەم ڕۆژنامەیە لە هەندێک قۆناغا هەندێک بابەتی لەوانەیە بابەتی بەدواداچوون و
راپۆرت و چاوپێکەوتنەوەی لاواز بوو بێت بەڵام لە قۆناغی ترا بەرەو پێش چووە ئەوش قەناعەتم وایە پەیوەندی بە بەرەو پێشچوون و کرانەوەی زیاتری کاری ڕۆژنامەوانی بووە لە باشووری کوردستان کە ڕۆژنامە دەرچووە هۆشی زیاتر خەمڵی و حیزبە سیاسیەکان بووە فرێ و پلوراری دروست بووە ئەمە زۆر گرنگ بووە ئەمە تایەتی وردەکاری ئەوانەی تایە بەڵام ئێمە لە شێوە گشتێکەیە ئەمە 710 لاپەڕەیە ئەو دووستافە ئێمە هەمووی کە کۆمان کردوونەتەوە وێنە و دیکۆمنت و ئەوەشی کە دەستمان کەوتووە لە ڕۆژنامەکە و دەستمان پێی گەیشتووە هەر لەما چاپمان کردووە چۆنەڵی وەکو لاینی ویژدانی وەکو سیاسەتی کۆمەڵیش با ئەوە بڵێن عنی کۆمەڵ بڕیاری لەسەر ئەمە نایەم خۆ من نەمەتوانی چاپیکەم کۆمەڵ لایانی مادی و معنەوی ئەمەی گرتوۆتە ئەسۆ بەڕاستی جێگەی دەستخۆشیە و من لێرەوە داوا لە هەموو ئەو بە ڕێزانە ئەەکەم کە بەشدار بوون لەما و خەڵاتی ڕێزێنانیان پێدراوە و ناوی خۆیان بینیوەتەوە لەناو ئەم مێژووە هەموو بایەخی پێبن لانی کەم لەبەرچی لەبەرەوەی کە مێژووی سەردەم و کۆناغێکی ژیانی ڕۆشنبیری خۆیانە. مامۆستا ئارام پرۆژەتان چی وەکو بەشی ئەزموون ڕوانگە بۆ داهاتوو؟ ئێمە خۆی هەندێک پرۆژە هەیە لەبەر بەپی بەدەستەوە هاتنەکەی باس ئەکرێ بەڵام لە ڕاستیە لە بەرنامانە هەیە چەند ڕۆژنامەیەک و گۆڤارێکی تر کە هێشتا هینی قۆناغی بڵێن پێشی 2000 و نزیکی 2000ەکانە بەپی توانە و بە دەسەواتن و توانای داراییمان ئەوانەش ئیشیان لەسەر بکەین و وردەوە دەستمان کردەوە بە هەندێکی تریان شاڵە هەمویان چۆنەڵی لە ناکاوە لە پڕکە مناسبەکەی ئیعلان نەکرێەوە ئەبینرێ ئەوە بکرێت چوە بەشی ئەزمون و ڕوانگە تەنها لەسەر ئەمە ئیشی نەکرد لەسەر هەندێک کەسایەتیش ئیشمان کردووە کتێبمان چاپ کردووە ئینشاڵە لە ئایندەیەکی نزیکە مناسبەی گەورەی بۆکەین و دۆست و هاوڕێیان و خەڵکان ئەوانەی کە دڵخۆشن بەم کارانە هەمویان دڵخۆشەکەین و بەشداریان پێیەکەین. خۆ دەستچاو خۆشمەوەسا گیان زەحمەتی کێشاوی لاگبوونی زۆری ئەوێ و ئەم کەسانی وەکو جەنابەت کە منمانی بەڕاستی لەو ئەرشیف و لەو شتە گرنگانی کە هەن بە پارێزرێ دەستچاو خۆش بێکە ئەم تەرفەتت بێ مەخشی و هێمەشت دەوڵەمەند کرد بۆ ئەزمونە سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ شتێککە مابێ باسی بەڕێزن وەڵام من لە کۆتاییدا تەنها وەندەڵێم ئەم کارانەی ئێمە بەڕێستان نەزانن حیزبێکی سیاسی وەکو کۆمەڵ لە ڕووی دارایی و دارایی لاوازە ئەو پارە زۆرەی لە باشووری کوردستانە هەڵڕژاوە بۆ کاغەز و بۆ میدیا و بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پارێکی زۆر هەڵڕژاوە ئێمە لەوانەیە بڵێم بەم هەژاری خۆمان بەم کەم دەستی خۆمان تەنها ئەومان پێکرێ بەڵام بە ئەندازەی ئەو شانەی ناژێم لاپەڕەکان ئێمە دڵخۆشین بەوە چکوا بیر و باوەڕ و قەناعەتمان لە پشتیوەیەتی من ئەمە لەوانەیە ئەگەر لە هەر هێزێکی سیاسی ترا ئەم گۆڤاران ئەم ڕۆژنامەیە چاپکەی چەند ئەوەی کە لێرە تێچووە بە چەند قات لە شوێنی کە دەستەکەوێتەوە ئەیدەنەوە بە نووسەرەکەەوە بە بەشەکە کە تێگە بەڵام ئێمە هاتوین تەنانەت لەوەشی کە کۆیەکەینەوە کە ئەی نووسین کە شەو نخونی بە دیارەوە کێشین زۆر جار بارکردنەکەی کە کارتۆنە کتێبەکان لە مەطبعەوە دێتەوە کەسمان دەستناکەی خۆمان دایەگرین بەڵام بۆ وایە ئەمە پرسیارە بێەوەی هیچ دەستکەوتێکی مادی تیاوێ دڵمان بە ئیشەکە خۆشە دڵمان بۆ مێژووە خۆشە ئەمانوێ ئەگەر کەسانی تر لە ڕێگەی ترەوە مێژۆکان زیند و ڕاگرن ئێمە لە ڕووی ڕۆشنبیریەوە و بە وشە و بە قەڵەمەکان ئەمانە بە دیکۆمنت بهێڵینەوە من لێرەوە سوپاسی دووبارە هەموو ئەو بە ڕێزانەکەم هاوکاریان کردوم ئەم نوسخە ڕۆژنامەیژەم کتێبە یا بڵێن ڕۆژنامەی ڕێگای یەبوون بە دیاری هێنامەوە بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ بە ئومێدی بمێنێتەوە لە کتێبخانەکەتان دەستخۆشی بۆ سوپاسانەکەم بۆ بەدەمەوە هاتنتانەوە بۆ بانگێشکردنی ئێمە. یخوا بەخێر مامۆستا گیان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ئارەم عەلی سەعید نووسەر کە لەم تۆری لەگەڵمانە بوو سپاس بۆ دەرفەتە دووبارە بەخێر.